بەناوی خۆی بەخشندەی میرەبان سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگاتان لێبێ بینەرانی ئازیز و خۆشەویست خۆم بە خۆشحاڵەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی ژێرخان بۆ قسە و باسکردن لە یەکێک لە تەوەرەکانی دیکەی هەڵسانەوەی ژێرخانی ئابووری و لێککەوتە و کاریگەریەکانی لەسەر کۆمەلگا هەروەها ئەو ڕێگە و ڕێچکانەی کە دەتوانن ئابووری تاک و ئابووری کۆمەلگە دوجار ئابووری گشتی دەوڵەتێک چۆن تەشەنە ئەکات و ئەو تاکانەی کە دەتوانن لە کۆمەلگەدا ڕۆڵی سەرەکی بژێڕن بۆی کە ژێرخانی ئابووری بەرز بکەنەوە هەروەها ئەو هاوکارە معنەویانەی کە حکوومەتیش دەتوانێت پاڵپشتی تاک و ڕێکخرا و کۆمپانیاکان بێت بۆەوەی کە لە کۆمەلگەدا تەشەنەسەندنی ئابووری بە عقارێکی خراپدا نەچێت بەڵکو دەستگیرۆی تاکەکان و کۆمپانیاکان کات بۆی کە ئابووری وڵات لەژێر چەتری خۆیدا هەڵبستێنێتەوە. ئەمڕۆ قسە و باس دەکەین لەسەر ڕۆڵی تەکنەلۆژیای زانیاری لە گەشەنەکردنی ئابووری لە کۆمەلگەدا هەروەها ئەو چەترەی کە حکوومەت دەتوانێت لە ڕێگەی ئەم تەکنەلۆژیایەوە کە دنیای تەنیوە چۆن بتوانێت بەتایبەت لە هەرێمی کوردستان کە لە ئێستادا تاکی کۆمەلگەی کوردی دەناڵێنێت بە قەیرانی داراییەوە. ئێمە قسە و باس دەکەین لەسەر ڕۆڵ و پێگەی تەکنەلۆژیای زانیاری و لێکەوتەکانی بۆ بواری ئابووری هەروەها ئەو خواستەی کۆمەلگە بۆ تەکنەلۆژیا و زانیاری لە چه ئاستێکدایە و چەندێکیش هەوڵ دراوە تەکنۆلۆژیای زانیاری بە ئاقاری ژێرخانێکی ئابووری و پتەوکردنی ژێرخانی ئابووری ببرێت. ئەمە ڕۆڵی تەکنۆلۆژیای زانیاری. ئەوەش کێیە کە دەتوانێت پاڵپشت بە تەکنۆلۆژیای زانیاری ژێرخانی ئابووری بەرە و هەڵسانەوە بەرێت؟ من هیچی تر کات بە پێشەکیەکەمەوە ناکوژم لەگەڵ بەڕێز باوەڕ جەمال بەڕێوبەری مارکێتین لە کۆمپانیای ئەسێ شەنوکەوی ئەم بابەتە دەکەین. کاک باوەڕ سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس. من لە پێشەکە کۆمەڵە شتم باس کرد ئەمێ بزانم کە لە چەقی بابەتەکەیە قسە بکەین کە هەرێمی کوردستانە ئێمە لە بەڕێژە لە چه ئاستێکی تەکنەلۆژیای زانیاریان پێگەیشتوینیان سەرەتای پێگەیشتنی؟ بەڵێ بەناوی خۆی گەورە زۆر سپاس بۆ ئەم میوانداری بەڕێستان. سەبارەت بە هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم خۆشبەختانە پێشکەوتنێکی باشەیە گەرچی لە ئاست تمۆحی پێشکەوتنە جیهانیەکان نییە بەڵام لە قەدەر ناوچەکەدا و ئازانم پێشکەوتنەکە خراپ نەبێ لەسەر ئاستی لۆکاڵی و کەسی ئەتوان بڵێم خەڵک گەشەی کردووە ئێستا بەکارهێنەرێکی باشمان هەیە و لەسەر ئاستی حکومیش بەرەو پێشچوونێکی سنووردار هەیە ئەتوان بڵێم هەرێمی کوردستان گەشەی کردووە تا ڕادەیەک. ئەو بواری کە تەکنەلۆژیای زانیاری پێگەشاکات ئەرکی تاکەیان ئەرکی کۆمەلگە ئەرکی ڕێکخراوە چۆن بتوانین هەموو تاکێکی کۆمەلگە سوودمەند بێت لە تەکنەلۆژیای زانیاری؟ بەڵێ لێرەوە گەڕێنەوە بۆ پێداویستیەکانی هەبوونی تەکنەلۆژیای زانیاری بێگومان هەر شتێک بە پێی پێویستیەکەیەتی لەسەر ئاستی تاک بەکارهێنەر پێویستی بە تەکنەلۆژیای زانیاریە لەبەروی ئەمڕۆ سەردەمی تەکنەلۆژیای هەروەکەوەی کە باس ئەکرێ لە جۆرەها دروستکردنی بەرنامەی مۆبایل و پرۆگرامە کۆمپیوتەریەکان و تەنانەت لە هەموو بوارەکانی ئەندازیاری و پزیشکیشا تەکنەلۆژیا ڕۆڵێکی زۆر گەورەی بینیوە چۆتە پێشەوە. لە هەندێک وڵاتان ئێستا راپۆرتە نەشتەرکاریەکان بەهۆی تەکنەلۆژیاوە تەحلیلیان بۆ ئەکرێت و چارەسەری پێویستی لەسەر دیاری ئەکرێ وهروها بێگومان بۆ لەسەر ئاستی حکومیش پێویستە حکوومەت ژینگەیەکی وا فراهم بکە بۆی بتوانێت سوود لەو تەکنەلۆژیا ببینێ بۆ خێرای ڕایکردنی کارەکانی بۆ ئاسان ڕایکردنی کاری هاوڵاتیان و هەروها بۆ کەمبوونەوەی بڕی تێچووی هەر شتێکە لە هەر کۆمەلگەیەک و لە هەر ژینگەیەکە بەکارەبرێت. لە هەرێمی کوردستان ئەم تەکنەلۆژیایە گەیشتۆتە ئاستێک کە نمونەیەک بێنینەوە بە ئەمریکا کە خاوەنی کۆمپانیای ئەمازۆن لە لاپتۆپەکەی خۆیەوە لە گەراجی سارەکەی خۆی و دەستی پێکرد ئێستا خاوەنی 13,000 کارمەندە. لە هەرێمی کوردستان تموحە هەیە ئەم بەرەو پێشچوونە ئەبیندرێ؟ بێگومان بەو شێوە گەورەیە نەخێربوونی نییە
بەڵام لەسەر ئاستی کەسی ئەتوانم بڵم ئەو گەنجانی کە ئێستا خریژن توانیوانە سوود لە تەکنەلۆژیا ببینن هەر لەوەی هەلێکی کاریان بۆ خۆیان دۆزی بێتەوە بەکارهێنانی تەکنەلۆژیان بەکارهێناوە بۆ دروستکردنی ماڵپەڕێک یاخ و پیجێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لەو ڕێگایەوە بازرگانی لەسەرەکەن جا هەندێک جار گەشەیان کردووە ژمارەیان بۆ بە 4 و 5 و تەنانەت هەندێک کۆمپانیای بچووکمان هەیە کە لەو بوارەدا سوودیان بینیوە تا 10 کارمەندیشیان هەیە بێگومانەمە سوودبینینە لە تەکنەلۆژیا بەس بەو ڕێژەیە ناویش بەشێکی گەڕێتەوە بۆ بێگومان ژماری دانیشتوانی ناوچەکە بە ئەمریکا و هەروەها بەدەرلۆش ژینگەکە بۆ ئەوان فراهەمترە ئاستی زانیاری بۆ ئەوان بەرزترە پرۆسەی پەروەردە و خوێندن یاری دەدەرترە بۆ ئەم گەشەیە بەڵام بێگومان سوودی لێبینراوە بە شێوەیەکی جوزئی زۆر باشە هەرچەند تۆ ئاماژە بە پێداویستیەکانی ئەم بوارەکە کرد من ئەمەوێت بپرسم کە ینی ئەو پاڵپشتیە ئەبێت چۆن بکرێت کۆمەڵگەی ئێمە لە ڕێگەی تەکنەلۆژیای زانیاریەوە پاڵپشت بە پرۆژەیەکی ئابووری بۆ هەڵسانەوەی ئابووری تاکە پرۆژەی ئابووری تاک سەرکەوت بێگومان وردە ئابووری کۆمەڵگەش تەشە ناکات ئەو پاڵپشتیانە ئەبێت چی بێت کە تەکنەلۆژیای زانیاری هاوشێوە بکرێتەوە بە وڵاتانی دەرەوە ئەمە پێویستی بە پاڵپشتی حکومی هەیە بۆی تۆ بتوانانی پرۆژێکی لەو شێوەیە دروست بکەیت و هەروەها لە بواری پەروەردە ئێمە زۆر گرنگە گەرچی خۆشبەختانە ئێستا ژمارەی زانکۆ و پەیمانگاکان وەکو ژمارە زۆر بوون پێویستە گرنگیان پێ بدرێەوە چاودێریەکی ورد لەسەر منهەجەکان هەبێ بۆ ئەوەی ئاستی زانیاریەکە بەرز بکاتەوە واروەها گەنج پێویستی بە متابعی زیاتر هەیە بۆی بتوانێت سوود ببینێ بێگومان هەوڵی خودی پێویستە لە ڕووی زانستیەوە هەروەها پێویستە حکوومەتیش کار ئاسانی بکات هەر لە مۆڵەت پێدانیەوە چونکە تەنانەت ئێمە وەک پێویست مۆڵەتمان نییە بۆ ئەم کارە هەندێک مۆڵەت هەیە کاکرێ بڵین کەسانی زۆر شارەزاد یاریان نەکردووە بڕێکجار تۆ لەم ڕۆ تووشی کێشابی وە یەکێکی تر لەو شتانەی کە لە وڵاتەدانیمان ئێمە پۆستە کاتێک تۆ ئەتەوێت سوود لە تەکنەلۆژیا وەربگری پێویستە شوێنێکت هەبێ ئیشی گەاندن بکات و لەگەڵ ئەمەدا پێویستت بە ژمارەی بانکی هەیە کە هەردووکیان ئەکرێ بە سوودبینین لە تەکنەلۆژیا فراهەمی بکەین من باوەڕم وایە کوردستان ئەگەر بتوانێت لە ڕووی پۆستەوە ئەو فەراغی هەیەی پڕی بکاتەوە و هەروەها لە ڕووی پارەدانی ئەلکترۆنیەوە گەرچی ئەویش بە هەماشیەوە چەند پرۆژەیەکی ئەهلی دروست بوون گەر ئەوە تێری بکات باوەڕم وایە ئەکرێت سوودی باشی لێ قسە لەسەر هەردووکیانەکەین بەڵام حەز ناکەم تێی پەڕێنین پرۆسەی خوێندنت بە نمونە هێنایەوە بەڵام کاک باوەڕێمە بینین لە زانکۆکانی هەرێمی کوردستان هەر بەشێکی سەربەخۆیە بە ناوی بەشی کۆمپیوتەر بەڵام دەرچووەکانی هیچ دەست ینی هەلی کاریان بۆ خۆشیان پێناڕەخسە چ جایەوەی کە بتوان پرۆژە بکەنەوە و هەلی کار بڕەخسێنن ئەمە خەتاکە لە پرۆگرامینی بەشەکەوەیە و ئەو کەسانی کە سەرپەرشتیان بەشاکەن ینی دیدگان بۆ تێڕوانینی دەرەوە و مەناهیجی دەرەوە بۆ هەر لەسەر منهەجە کۆنە تەقلیدی و نەزەریە ئەڕوا هۆکارەکەمە یاخود نا تاکی ئێمە خۆی بەرەمهێن نییە ڕاست من باوەڕم وایە هەردووکیانە ئێمە لە ڕووی منهەجەوە منهەجمان زۆر لاوازە بەشێک لەو پەیمانگا و زانک و ئەهلیانەی کراونەتەوە ینی بەداخەوە ئەمیان بەشێکی تەنها بۆ کەسانن کە لە فەرمانگە فەرمانبەرن بەڵام پێویستیان بە بڕوانامەیەکی بەرزترە بۆ بەرزبوونەوەی پلەی فەرمانبەریەکەیان بۆ ئەمە بەستانە ئاسنە پەیمانگاکان یاخود کۆلێژە ئایتیەکان کۆمپیوتەریەکان بەشێکیان بۆ مەبەستە دێن بۆ خوێندن و من باوەڕم وایە یعنی بۆ هەموو بوارەکان تۆ پێویستە حەزی خودی لەگەڵا بێت بەشێک لەو فێرخوازانی کە ئەڕۆن بۆ خوێندن ئەکرێ حەزی خودی لەگەڵانە بێ مەگەرنا چەندین نمونەمان هەیە ئەو کەسانی بە حەزی خودی چون لە فیستیڤاڵەکانە ئەتوانم بڵێم کاری زۆر جیاواز و سەرسوڕهێنەریان پێشکەش کردووە کە هیچی کەمتر نەبوو لەوانەی کە لە یابان و ئەمریکا پێشکەشەکرێ لە ڕووی منهەجیشەوە خەلەلمان زۆرە هەڵبەتە بەداخەوە ینی من ئەمێ شتێکی تر ئاماژە پێ بکەم لەوەی لای بەڕێزت وەکو زانیاری لا نەبێ لە هەرێمی کوردستان کە سەر بە وەزارەتی پەروەردەن من ڕووەکەمە خودی وەزیری پەروەردە هەروە وەزارەتی پەروەردە ئێمە شتێکمانەیە کاک باوەڕ بۆ زانیاری بەڕێزیشت پێوترێ ئامادەیە پیشەیەکان ئامادەیە پیشەیەکان لە هەموو دنیادا هەم هەلی کارە بۆ تاکەکان هەم هەلی کاریشە ڕەخسێنرێ لە ڕێگەی ئەمانەوە بۆ چەندین کەسی دەرەوەی خۆیان بەڵام بەداخەوە لە وەزارەتی پەروەردە لە هەرێمی کوردستان ئەوەی گرنگی پێنادا
خوێندنگە پیشەییەکان ئامادەیە پیشەیەکانە کە کۆمەڵێک قسم و بەشی زۆر باشی تایە کە دەتوان هەلی کار بۆ گەنج بڕەخسن کە لە ئێسادا بەداخەوە ئەوەی بێکار ئەوەی بێ ئیش ئەوەی بێدەستە ئەوەی بێ مەعیشەتە گەنجەکانی هەرێمی کوردستانن کە ئەو ئامادەیە پیشەیانە ئەوە نە فەرامۆش کراوە کە بۆ نمونە بەشی چاکردنی کۆمپیوتەر دەرەچێت نازانێت کۆمپیوتەرە فۆرماتکە بۆ نە بەشی ئەلکترۆن ینی ئەتوانرە ڕۆڵێکی زۆر گەورەی هەبێت لە تەکنەلۆژیای وڵاتدا هەروەها کۆمەڵە دیزاین ئەمانە ڕۆڵی زۆر گەورەیان هەیە کە لەم خوێندنگە پیشەیانە هەیە بەڵام وەزارەتی پەروەردە لە ڕووی مەناهیجەوە ئەمانەی فەرامۆش کردووە و ڕۆڵیشیان پێناداوە ئەشیانەوێ فەرامۆشتریکەن تا چەند کاک باوەڕ خودی خوێندنی پیشەیی وەکو پیشەوەر کە هەبێت ڕۆڵی هەیە لەم مەجالەدا ڕاستە من باوەڕم وایە ئەو ئامادەیە پیشەیانی لە ناوچەکەیە هەمانە ئەتوانم بڵێم ینی بەبێ مبالەخە لە پەیمانگاکان باشترن ینی بۆ تەیدی قسەکەی بەڕێزە دیامە 2 ساڵ بەر لە ئێستا ئینستیتوتی پێی پرۆژەیەکی لەو شێوەیان هەبوو ئامادەیان کرد و پێشکەشی پەرلەمانیان کرد خۆشبەختانەیە مەش لە هەندێک قۆناغایەکێک بووین لەو بەشداروانەی کە ڕاو بیر و بۆچوونی خۆمان ماخستە ڕوو لەسەر زەرورەتی خوێندنی پیشەیی ئەمە زۆ گرنگە ئەگەر گرنگی زیاتری پێ بدرێ نەکرد لە مەجای تەکنەلۆژیا لە هەموو بوارەکانی تر وەک بەڕێزت ئاماژەت پێدا لە ئەلکترۆن تەنانەت لە دارتاشی ئێمە چەندین خریجمان بینیوە لەو ئامادەیە پیشەیانە شتی زۆر جوانی کردووە هەندێک خەڵکمان هەیە لە کۆندا ئەگەر جەناب دیقەتت فەرموو بێ مامۆستامان هەیە کە خریجی ئامادەیە پیشەیەکان بوون ئێستا ئەتوانم بڵم زانیاریەکانی هیچی کەمتر نییە لە زانیاری هەندێک مامۆستای زانکۆیانی لەگەڵ ئەو پەڕی ڕێزم لەبەری لە قۆناغی ڕابردووە خوێندنی پیشەیی زۆر کاراتر بووە بەتایبەت لە مەجای میکانیکیە یان ئەگەر لە بابەتەکە دوور نەکەوینەوە مەجای میکانیکی سناعەت زۆر بەقوت بووە لە شاری سلێمانی ئێستاش جێدەستی ئەوان دیارەکە کاری زۆر باشیان کردو و بێگومان خوێندنی پیشەیی زۆر زەڕووە ڕاستە ئەگەر بینەوە سەر بابەتی تەکنەلۆژیا و زانیاری تا چەند لە قەیرانی داراییە تەکنەلۆژیا و زانیاری ئەتوانێت ڕۆڵی هیچ نەبێت کەمکردنەوەی ئاسی هەڵاوسانی قەیرانەکە کەم کاتەوە یاخود ئاوا بە وەکو پێوترێت هەڕەمەکی بەڕێوەبردننی دارایی وڵات وەکو ئێستا لە هەرێمی کوردستانە بەدیەکەین لە عێراقا بەدیەکەین ئەمە باشترە یاخود لە ڕێگەی تەکنۆلۆژیا و زانیاریەوە پرۆسە ئابووری و گەشە سەردنە ئابوووریەکان ئەگەر تووشی قەیرانیش بێ هەڵاوسانەکەی کەمتر بێت زۆر گرنگە ئەو بابەتی کە باست کرد لەبەرەوەی مەجالێکی زۆر بۆ شەفافێت ئەکاتەوە کاتێک تۆ لە ڕێگەی تەکنەلۆژیا و ئەم کاراناکەی بەشێک لەو ڕۆتیناتە کەمە بێتەوە کە هەیە بۆ ئەمە یاریدەدەرە بۆ شەفافبوونی زیاتر و هەروەها بێگومان ڕۆڵی ئەبێ لە کەمکردنەوەی قەیرانی داراییە بۆی هەندێک جار لە ناوچە دواکەوتوەکان کە بەشێکی ئەم ناوچانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی شەگرێتەوە ئەکرێ بڕێک کە مەیلیان بۆ ئەو بوارە ناڕەخسێت و پێیان خۆش نییە لەوانەیە بە جۆرێک لە جۆرەکان لە بەرژەوەندیەکانی ئەوان باگینا بێگومان هۆکاری سەرەکیە بۆ کەمبوونەوەی قەیران بۆ نمونەی کۆریا بۆ بەڕێزت باس بکەم ئێستا اقتصادی کۆریا چوارەمین اقتصادە لەسەر ئاسی هەموو ئاسیا و هەروەها لەسەر ئاستی ئاسیا و لەسەر ئاستی جیهان یانزەمین اقتصادە کە توانیوێتی سوود ببینێ لە تەکنەلۆژیا یعنی ئەمە ڕکابەریەکی گەوری کردو بەهۆی بەڵێ بێگومان کۆریای باشوور لەبەری سوودی لە تەکنەلۆژیا بینیەوە توانیوێتی زۆر پێشکەوێ بۆ ئاستیکە ئاماژەمان پێدا ئێمە بۆ وەکو کۆریامان پێ ناکرێ خۆی بۆ پێمان ناکرێت تەنها لە تەکنەلۆژیای نییە کاکسالار یعنی ئێمە بەگشتی لەو بوارانەدا لە دواوین ئەکرێ هەریەکەمان لە ڕوانگەی خۆمانەوە من لەوانەیە باوەڕم وابێ لەبەرەوەی هۆکارە بۆ شەفافبوونی زیاتر لەوانەیە کەسێکی تر لە بواری سەربازیە لێ پرسی بڵێ بەهۆیە و جەنگەی کە لەم ناوچەیە هەیە ژینگەکە لەبار نییە بۆەوە لە کەسێکی ئەکادیمیست و پەروەردەی پرسیار بکەی بێگومان لەوانەیە مولەحەزەیەکی لەسەر جانبی پەروەردەیەکەی هەبێت کە لە کۆتاییە هەمووشمان کۆچینوانە خاڵی هاوبەشە لە نێوانمانە ئەو خاڵانە هۆکاری سەرەکی زۆر باشە ئێمە زۆر کۆمپانیا و ڕێکخراوە بینین لە زۆر مەجالا ئیشەکە بەڵام کاک باوەڕ من لە نزیکەوە تۆ ناسم وەکو شەخص تۆ برەوت بە خۆت داوە ئەگەر خۆت پێ نەگەاندە شوێنێک نەبووە و تۆ پێ بگەێنێ
بۆچی بۆ نمونە ئێمە زۆر ڕێکخراوی بوارە جیاوازەکانە بینی زۆر پێی مانگەی بوارە جیاوازەکانە بین بەڵام بۆ لەم مەجالەیە گەشەسەندنێکی تەواوەتی نبینین کە شوێنێک هەڵسێ بۆی کە هاندان هەبێت بۆ مەجای بواری تەکنەلۆژیا و زانیاری پارەی کەمترتیا دەسەکەوێت یاخود هەر لاوازی کۆمەڵگەی ئێمەیە بە کرانەوە بە ڕووی تەکنەلۆژیای دنیادا ڕاستە کاکسالەر بەڕاستی وەک ئاماژەم پێدا ئەبێ ئەو حەزە لەو کەسەدا هەبێ بۆی بتوانێت گەشە بکە ئەمە زۆر گرنگە و هەندێک ڕێکخراومان هەیە هەندێک شوێنمان هەیە کە پاڵپشتیەمان ناکەن بەڵام بەداخەوە دەستی حیزبی تیازاڵە یعنی منەتوانم ئەمە بەڵگەوە بسەلمێنم کە زۆربەی ئەو ڕێکخراوانەی دروستە بن هەروکو یانە وەرزشیەکان هەمویان پەیوەندیان هەیە بە لایەنێکی دیاریکراوی سیاسیەوە جا ئەمە زۆر خەتەرە کاتێک لایەنێکی سیاسی یە تەدەخولەکە لە هەموو ئەم کایانەدا جا لە وەرزشە لە تەکنۆلۆژیایە لە پەروەردەیە بێگومان ئەمەوە کە پرۆسەکە ئەسڵی پرۆسەکە دوا بکەوێ و ئامانجەکەی تر پێش بکەوێت کە ئامانجەکە خزمەتکردنە بە حیزب هەندێک جار لەلایەن ئەو ڕێکخراوانەوە کۆنفرانس و دیبیتی زۆر گەورە هەبووە لەسەر ئاستی جیهان بڕۆکە ئێمە چەندین گەنج و فێرخوازی زۆر شارەزامان هەیە کاتێکگە ئەبینینەوە لە تەلەڤیزیۆن نوێنەرێک چووە بەشداری ئەو کۆنفرانسی کردووە کە لەگەڵ بوارەکەدا نایەتەوە ئەوی شەروەکو و لیژنانەی کە لە بواری پزیشکی سەردانی دەرەوەکەن خەڵکێکن یعنی لەلایەن حیزبەوە دیاری کراون ئەوانە نێردرێن ئەو هەلە نادرێت بەو کەسی کە ئەسڵی عیلمەکەی لەلایە و زۆر پێی خۆشە لە بوارەدا گەشە بەخۆی بکات ئەوەی بەڕێز لەم مەجالە بێگومان قاڵ بوویتێتەوە وڵاتانی ناوچەکە لە چه ئاسیەکان کە کاریگەریان وردە بێگومان بێتەوە ناو هەرێمی کوردستان بۆ نمونە وڵاتانی عەرەبی تەکنەلۆژیا و زانیاری لە ئاستی چۆنە لە ئاسێکی پێشکەوتووە چەندین وڵاتی عەرەبیمان هەیە و هەروە تورکیا بە هەمان شێوە ئەتوان بڵم زانکۆکانیان زۆر لە پێشەوەن و هەروە خۆیان زۆر بە باشی سوودیان لە تەکنۆلۆژیاکە وەرگرتووە و واشی لێ نەکەین بڵین هەر ناوچەکەی ئێمە زۆر نالەبارە بۆ ژینگەیە و خۆمان لە هەموو کەس بە خراپتر بزانین بەڵام بەسەراحەت ئەوان مەرحەلەیەکی ئەم بڕیوە ئەم مەرحەلەیەش ئەبێ پێیدا تێپەڕ بیت یعنی خۆزگە ئێمە پێویستمان بە تاقیکردنەوەی نەبێ خۆزگە پێشتر بیر لەوە بکەینەوە کە پێویستە تێپەڕێنین بەڵام وازان بۆ ئەمری واقعا بێ بوو قۆناغەدا تێبپەڕی ئەنجا لە بەشێک لە ضرورەتەکەی هەستی پێەکەیت و لەمسیەکەیت و ئەنجا کاری لەسەرەکەی کە یعنی حەزەکەم لێرەوە بیکەم بە دەواازەیەک بۆی پێشنیارکەم بۆ هەموو کەسانی کە بە تایبەت لەو بوارە حکوومیەکانە دەوامەکەن هیوادارم ژینگەیەکی وا فراهەمکەن بۆی خەڵک بتوانێت لەم بوارەدا بێتە پێشەوە کاک باوەڕیانی لەم وڵاتانی کە ئاماژەمان پێدا تەکنەلۆژیا و زانیاری بووەتە کەرەستێکی وە ئابوووریەکان بەرەو پێشەوە بەرێت بەڵێ بێگومان ینی زۆر دوور باز ناکەین باسی ئێرانەکەین ینی بەدەر لە هەموو قەیرانانی کە لە ڕووی درراوەوە تووشی بووە بەڵام تەکنەلۆژیا ڕۆڵی بینیوەلەوە لەبەرەوەی ئەو دوو فەراغی کێمە هەمان بوو باسمان کرد لە ڕووی بانک و پۆستەوە ئەوانە و کێشانیان نییە بۆیە وای کردووە چەندین کەسی هەر لە کۆڵی حکومت کردوێتەوە یعنی کاتێک تۆ ژینگەیەکی باشت هەیە بۆی بتوانانی سوود لە تەکنۆلۆژیا ببینی بۆی خۆتی پێبژێنی بەڕاستی تر پێویستێت بە حکوومەت نابێت تەنها هێڵە گشتەکانت بۆ دابین بکە لە ڕووی بانکێکی متمانە پێکراوە لە ڕووی هەلێکی گواستنەوەی باشەوە تەنها و هێڵە گشتیانت بۆ فراهم کە من باوەڕم وایە خەڵک گەنج هەر لە ماڵەکانی خۆیان و لە دوکانە بچووکەکانی خۆیانەوەتوانن بە جۆرێک لە جۆرەکان معیشەتێکی باش بۆ ژیانی خۆیان دروستکەن و ئەگەر فراوانتریش بیری لێ بکەینەوە نمونەی هیندستان باسەکەین ئێمە چەندین خەڵکی شارەزا و بەناوبانگ بەرچاومان کەوتووە و ناویانمان بیستوە کە خەڵکیکی هندین و لە شەریکەکانی ئەپل و مایکرۆسۆفت وەمانەدا کارەکەن ئەمە فراوانتر تەماشاکردنی خودی تەکنەلۆژیایە کاتێک ئاستی زانیاریان بەرزەبێتەوە ئەو کۆمپانیایانە کاریان پێیانە بێت ئەگەر تەماشای کۆمپانیا گەورەکان بکەی زۆرترین ڕێژەی کارمەندەکانیان لە جۆری لە دانیشتوانی وڵاتی هیندستانن بۆ لەبرێ و ناوچەیە لە قەیرانە بۆ خەڵکەکەی هەوڵی داوە ئاستی زانیاری خۆی بەرز بکاتەوە گەشەی کردو و ئێستا فەرمانبەرە لەو کۆمپانیانە زۆر باش باسی بانک و پۆست دەکرد کاک باوەڕ لای ئێمە بەداخەوە کە ئەماڵم ئەمە وەکو کەمێتینە چکە ئێمە بۆ دانەنیشتوین هەڵسەنگاندنی ئاستی ڕۆشنبیری و ناڕۆشنبیری تاکەین بەڵام ئێمە شوناسمان بۆ بانک تەناوەیە کە مەسەلەن من لەم ماوەدا لەم چەند ڕۆژەدا ڕیزێکی 500 کەسیم بینی کە هەمووی بەتەمەن خانە نشینەکان
لە بەردەمی بانکێکا ڕیزیان بەس و بانک کە باسەکرێتە ناوازانی کە شوێنی وەرگرتنی پارەی تەقاوتی و ئەوەیە بۆ بانک ئەم ڕۆڵەی پێنادرێت لە هەرێمی کوردستان. بەشێکی پەیوەندی بەو دۆخەوە هەیە کە هەرێمی کوردستانی تێکەوتووە من باوەڕم وایە بێت و بەشێکی لەوانەیە بەرژەوەندی بێت یعنی کارەکە وا باشتر بخوازێت بۆیە بەو جۆرە ڕۆبڕێەوە مەگەرنا ئەگەر ئێمە سیستەمێکی بانکی ئەلکترۆنیمان هەبێ ژیان سەلامەتترە بێ خەڵک کاتی خەرجیەکان و داهاتی خۆی بە باشتر وەرەگرێ بەڵام تەماشا پێم ئێستا لە قەیرانێکان کە هیوادارم تێی بپەڕێنەوە متمانم بۆ هەیە ئیشاڵڵا کە کوردستان بەرەو قۆناغێک بڕۆ ئەمە تێ بپەڕێنێ بەڵام ئێمە موچەی مانگانەی فەرمانبەرەکانمان ئێستا لای حکوومەتەوە نەدراوە یعنی ئەمەگەر سیستەمێکی بانک بێ چۆن بتوانێت ئەسڵان ئەمە ڕابگرێت سیستەمی بانک بۆیە کارەکان خێراتر بڕوە دڵنیایی زیاتری تیا بێ ئەمە لە بوارە حکوومەکە لە بوارە ئەهلیەکە بەداخەوە چەندین بانک دروست بووە فەشەلیان هێناوە یاخود ئیفلاسیان کردووە ئەمە ژواکە متمانی تاک بە بانک کەم بێتەوە ئەمەش هۆکارێکە لە ڕوو ئەهلیەکە بۆیە خەڵک متمانی بە بانک نەماوە بەهۆی ئیفلاس و یا ماپوش بوون و گەڕانەوەی بانکەکان لە بەروی لە وڵاتانەوە هاتوونەتەوە کە بێگومان ئەگەر زۆر بابەتەکان نەگەڕینەوە بۆ ئاین زیاد لە پێویست بەڵام من باوەڕم وایە بەشێکی فەشەلی بانکەکانیش پەیوەندی بەو سیستەمە نامەشروعەوە هەیە کە دوورە لە اقتصادی ئیسلامی خۆ مەگەرنا هەر بانکێک بە اقتصادی ئیسلامی دروست ببێ وەکوی ئێمە متابعەمان کردووە باوەڕمان وایە زۆر ژینگەیەکی لەبارە ڕخسێنە بۆی خەڵک بە باشتر کاروبارەکانی ڕای بکە. زۆر باشە ڕۆڵی پۆست چییە بێ بۆ خێراکردنی کاروباری هاوڵاتیان و هیچ ڕۆڵێکی شێبێ لەوەی کە ئەگەر هەرێمی کوردستان ئیشەکانی بە ینی پۆست کارا بکاتەوە گەشە سندنی ئابووری لە وڵاتە ئەجوڵەت بێگومان ئێمە من لە مانگەکانی ڕابردووە راپۆرتێکم بینی کە بەڕێوەبەتی پۆستە و گەیاندن بڵاوی کردبووە تەسەور کە کەمترین پۆست هاتووەتە ئەم ناوچەیەوە لە بەرەوەی ئێمە هەر فەرمانگەکەمان وەک پێویست کارانیە لە داهاتەکانی حکوومەتی هەرێما کە ئاماژەیان پێدابووی کێک لەوانە پۆست بوو من هیوادارم پۆست کارا بکرێ هەر لە بەرەوەی بەدەر لە خەڵک حکوومەتیش بۆ خۆی قازانج بکە لە بەرەوەی تۆ کاتێک لە دەروی وڵات پۆستێکت بووە یەتا وڵاتەوە بێگومان حکوومەت ئیسیفادەی لەیەکە و بەشێکی لە زەڕیبە و لە باجەکان بۆ ئەوە گەڕێتەوە و کارەکان خێراترەکە ینی تۆ کاتێک بە ئۆنلاین ئەتەوێت شتێک بکڕی خۆ بێ وەسیلەیەکێ بیگەێنێ خودی تەکنەلۆژیا بۆ دروست بووە خێراتر کارەکان بکە و کار ئاسانتر بێ ئەگەر تۆ پۆستت نەبێ با پرۆسەکە بە قۆناخلێک بدەینەوە کاتێک تۆ بە شێوکی ئۆنلاین کاڵایەکە کڕی پێویستە لەگەڵ شۆفێرە گفتوگۆ بکەی بڕوا کاڵاکەت بۆ هەڵگرێ پێویستە دوکاندارەکە یان فرۆشیارەکە یان کۆمپانیاکە یا هەر کەسێکی ترکە کاڵایەک بە تۆ فرۆشێت لە پەیوەندیا بێ لەگەڵ شوێنێکی تر تۆ تەماشاکەمە پرۆسەکە خاوەکاتەوە بۆ ئەوەیە کۆست واتە مەصرف نزم کاتەوە بەزەگەر لە ڕووی ئابووریەوە لێکی بێتەوە مام کۆست زیاترەکە تۆ پێویستە تەلەفۆن بکەیت خەڵک ئاگادار بکەیتەوە سەردانت بکەن لە مۆعیدا ناگاتەلات هەموو مەشاکیلانی کە هەیەی ئەگەر پۆستێکی دروستت نەبێ بەزەگەر سندوقێکی پۆستیت هەبوو وەک پێویست عینوانت هەبوو لە گەڕەکەکانە ئەتوانی ئیسیفادەی لێ بکەیت بەڕاستی حەزەکەم لەمەیە ئاماژە بە شتێک کەم خەڵکی ژوەک پێویست سوودی نەبینیوە خۆی لەو ژمارە و عینوانانەی کە لە گەڕەکەکان هەیەی یعنی ئێستا هەرێمی کوردستان ژماری بۆ دانراوە بەڵام خەڵک سوودی لێ نابینێ هەر کەسێک ماڵەکەی تعمیر بکاتەوە ئامادەنیە دوایی تەنانەت ڕقەمی ماڵەکەی خۆی لە دەرگاکەی بداتەوە خۆ ئێمە ئەمەمان هەیە بەس لەمەیانە وەک پێویست بەکاری بێنی ئەوە و فەراغە تا حدێک بڕەبێتەوە ڕاستە سندوقی پۆستیمان نیە بەڵام ئینوانی پۆستیمان هەیە ئەکرێت سوودی لێ ببینرێ ڕاستە ئێستا ئەبینین ینی لە تەکنەلۆژیە بەتایبەت لە بواری سۆشیال میدیا ینی بە بازاڕکردنی کەلوپەلەکان براوی زیاتری پێدرێ تا چەند ئەمە بۆی گەشە سندنێکی باشتر بەخۆ ببینێت چی بکرێت باشە لەسەر ئاستی تاک چی بکرێ بەڵێ بێگومان پێویستی بە زانست و زانیاری هەیە وەگە ئاماژەمان پێ تۆ زۆر گرنگە بزانی چۆن مامەڵە لەگەڵم کاڵایەناکەی چۆنیان خەیتە ڕوو بۆ فرۆشتن هەر چۆن بە شێوە کلاسیکەکە جاران دوکانێکمان هەبووە باشتر بوو جوانتر کاڵاکانمان دابنین بۆی بفرۆشتێ ئێستاش لە ڕووی تەکنۆلۆژیاوەکرێ باشتر بەکاری بێنی بۆی باشتر بفرۆشتێت و بەرزکردنەوەی ئاستی تاک خەڵک فێر بێت مامەڵە لەگەڵ ئۆنلاین بکات ینی چی لەوە باشتر ئەگەر تۆ بە شێوی ئۆنلاین داواکاریەکەت هەبوو داوای بکەی بێ بۆ ماڵەوە وەک لەوەی خۆت بڕۆیت و بە دوایە بگەڕێیت و ماندوو بیت و هەموو ریسکەکانی ڕێگاوبانت لە کۆڵە بێتەوە بە ئاسانیەتە بەردەستی تۆ پرۆسەی کڕینی ئۆنلاین لە هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی دەرەوە جیاوازی هەیە لە چ ڕوویەکیانەوە لەوەی کە خواستی کڕین لەسەر کەلوپەلەکان وەکو خواستی کڕینە لە ئەوروپا ئەو کەلوپەلەی کە لێرە ئەگات بەدەستت
ئەمان ئەو کەلوپەلەیە کە وەکو بەڕێز داماشۆ پێکرد کۆستەکەی کەمترە یاخود نا بە هەمان شێوەیە بەڵام لەو ناوچانەی تر زیاد لە پێویست لە ڕێگەی ئۆنلاینەوە مامەڵاکرێت یعنی هەموو کارەکانیان بووە بە ئۆنلاین لێرە لە چاو ساڵانی ڕابردوو گەشەیەکی زۆرمان کردووە بەس هێشتا یەکسان نییە بەوەی ئەو گەشە سندنەی کە لەو ناوچانەی ڕۆژئاوایە هاتوۆتە پێشەوە ینی فەرقێکەیە بەڵام ناوچەکە بە گشتی گەشەی کردو ئەو مای خۆشحاڵیشە خەڵک ئێستا چەندین کۆمپانیا دروست بوون لە ئەمریکا و ئەوروپاوە کاڵاکانی هێنەوە بۆ هەرێمی کوردستان ئەمە ژینگەیەکی باشە بۆی خەڵک بچێتەوە بوارەوە زۆر باشە کاک باوەڕتا چەند بەڕێزت ئاگاداری لە ماوەکانی ڕابردوودا حکوومەت هەرێمی کوردستان هەر خۆی پرۆسەیەکی بوو پرۆژەیەکی و بە ناوی پرۆژەی تەکنەلۆژیای زانیاری کە کاروباری حکوومەت هەمووی لە ڕێگەی تەکنۆلۆژیای زانیاریەوە بە یەکەوە ببەستێتەوە کاروبارەکان بکرێ بە ئۆنلاین ئەم پرۆژەیە بۆ نەماندی بەڕاستی هەموو قۆناغەکانی ئەو پرۆسێم لە بەرچاونی و لە بەردەستانیە بەڵام ئەگەر سەردانی هەندێک فەرمانگە بکەین بەشێک لەو فەرمانگانە بە شێوەیەکی باش سوودیان لێبینی وەگەر سەردانی بەڕێوەبەراتی پاسپۆرت بکەیت بۆ نمونە بەشێک لە کارەکانی کردووە بە ئەلکترۆنی ئەمە مای خۆشحاڵیە و ینی مای دەستخۆشیشە لە هەندێک نەخۆشخانە بینین خەریکە نۆبەی چوونە ژوورەوە و لێوە دەست پێەکە ئەمان ناکرێ بە ئەلکترۆنی بەس ئەگەر بە شێوە فراوانەکەی لێکی بینەوەکە حکوومەتەکەمان ببێ بە حکوومەتێکی ئەلکترۆنی بەڕاستی من متمانم بۆ حکوومەتە هەبووکەوە بکە بەس ئەو دۆخەوەی کرد نەتوانرێەوە بکرێەوەی کە لە دوانەکانمان بیستووە و دیاریشە کە کاتێک پرۆژێکی وا ناتوانێەوە پێویست بچێتە پێشەوە بۆی ئەو دۆخەوەیە ئەگینە ئیشی بۆ کراوە هەندێک لە کارتی موچە و ئەوانە دروست کرا بوو بەس لە قۆناغێکا وەستاوە یانیەوە بێ ئەو فەرمانگانە خۆیان وەڵام بنەوە تا ڕادەیەک ئیشی کردووە و بەڕێوەبەرایەتیەکان بە ئەلکترۆنیان کردوون بەڵام جوهدی زیاتری پێویستە ئەستەم ئەم پرۆژە ئەستەم نییە هیوادارم بتوانین زۆر باشە بینە سەر ئەزمموی ئێوە وەکو کۆمپانیاکەتان لە ڕووی تەکنۆلۆژیا و زانیاریەوە ئێوە چۆن ئیشەکەن بەڵێ بێگومان ئێمە تەواوی بەرهەمەکانی و کۆمپانیا بیانیانەمان هەیە لە کۆریەکان و هەموو ئەوانەی تر وەکو هاوردەکردن و بەکارهێنان و فرۆشتنەوەیان وەکو خودی کۆمپانیای خۆمان سوودمان لە تەکنۆلۆژیا بینی و ئامریکی تایبەتمان بە براندی خۆمان خستۆتە بازارەوە لە ماوەکانی ڕابردوودا بە چەند ڤێرشنێک و تاوی تێبینی و ڕای خەڵکانی شارەزامان لەو بوارە وەرگرتوۆتەوە بۆی جاری کە ئیش لەسەرەوە بکرێ ئەم تەکنۆلۆژیایە پەرە پێبین چونکە ئێمە باوەڕمان بە توانەکانی خۆمان هەیە و کوردستانیش بەڕاستی هیوادارم وای لێبێتەوە دۆخەکە کە بتوانین ینی هاوردەکردنیکی زیاتر لەسەر بەرهەمی خۆمان بە براندی خۆمان بخێنە بازارەوە ئێمە بێخەیاڵ نین لەوە ئینشاءڵڵا توانین بەرهەمی باشتر پێشکەش بکەین تا چەند ئێوەکو ئەو کۆمپانیایی خۆتان توانی وتانە هەم هەلی کار هەم پرۆژە بازرگانیەکەتان سوود بە ئابووری بگەێنێت لە بوارە ئابوووریەکە تا چەند ڕۆڵی بینیوە لە بوارە ئابوووریەکەی خۆشبەختانە ئێمە وەکو کۆمپانیای خۆمان باشترین نرخەدەین بە کڕارەکانی خۆمان کام بۆ ئابووری تاک ئیسیفادەی هەیە و هەروەها بە شێوەیەکی گشتی خۆشبەختانە کۆمپانیای ئەسێ توانیوێتی چەندین هەلی کار دابین کاکە بە سەدان هەلی کارە لە شارەکانی کوردستانەکە ئەمەش بارگرانیەک لەسەر حکوومەت کەمە کاتەوە و فەزلی خواشە لەسەرمان کە توانیمانە بۆ قۆناغ بکەین زۆر باشە کاک باوەڕ کاری تەکنۆلۆژیا و زانیاری لە ئێستادا لە هەرێمی کوردستان تاکەکان حەزەکە مامەژەوە کەم وەکو ڕۆشنبیریەکی بەکارهێنانی تەکنۆلۆژیا ئێمە زۆرتر ئەنتەرنێت لە مەجای سۆشیال میدیا چڕەکەینەوە تا چەند شتی تر هەیە بۆ ئێمە زۆرێک لە دەستگا میدیاییەکان هۆشیاری ئەوە ئەدەن بە بینەرەکانیان کە زۆرێک لە وێبسایت زۆرێک لە بواری تری تەکنۆلۆژیا جگە لە سۆشیال میدیا ئەتوانیت ئیسفادەیان لێ بکەیت ینی بەڕێزت وەکو شارزایك لە مەجالەکە قسە چییە بۆ تاکەکانی ئێمە بە تایبەت گەنجەکان کە تەنها کاریانەوەی کە لە چوارچێوەی سۆشیال میدیایە کاروباری ڕۆژانی خۆیان عڕزکەن و هیچی تر بێگومان سۆشیال میدیا خۆی ناوچەیەکە بۆ پەیوەندیە کۆمەڵایەتیەکان بەڵام بە شێوە گشتیەکە ئەگەر ئێمە ببینین ئەمڕۆکرێت لە ڕێگەی سۆشیال میدیا و سوودێکی زۆر ببینی ئاستی زانستی خۆت بەرز بکەیتەوە چەندین پەیج و ئەکاونتی زانستی هەیە لە هەموو بوارەکانە وەک ئاماژەمان پێدا لە بواری
پزیشکی لە بواری ئەندازیاری و ئامار و هەموو بەشەکانی تر تەنانەت کشت و کاڵ و بوارەکانی تر. من هیوادارم گەنج فۆکەسی لەسەر ئەوە بێ کە بتوانێت وەک پێویست ئەم ئاستا بەرز بکاتەوە. کاک سالار بڕاوکەمە لە مەترسیای نەگەر قۆناغەکە بەم جۆرە بڕوە سەردانی دادگاکان کە لەوانەیە یعنی بە ئامار من لام نییە ئەمە نەبێ بە پرسیارەتێک لە زانم، بەڵام بێگومانم لەوە یەکێک لە حاڵەتەکانی کە کێشەی کۆمەڵایەتی و دەیان گرفتی دروست کردووە یەکێک لە هۆکارە هەر ئەساسیەکان ئەگەر یەکەم نەبێ باوەڕم وایە دووەمە ئینتەرنێت و سۆشیال میدیا و خراپ بەکارهێنانی پەیوەندیەکانە بە شێوە گشتێکی و باوەڕم وایە لەم ناوچەی ئێمە ئاستەکەی زۆر بەرزترە بە ناوچەکانی تر. ئەکرێ بەشێکی پەیوەندی بەوە هەبێت درەنگ پێمان گەیشتووە، بەڵام هیوادارم گەنج بتوانێت سوود لەو هەلە ببینێت کە لە بەردەستیاتی جاران خوێندن زۆر گران بوو، خەڵک پێویستی بۆ هەبوو چەندین ناوچە ببڕێ بۆی تەنانەت هەر بە نمونەیەکی بەسیط بهێنینەوە بە دوو تەلەبە کتێبێکیان وەرەگرت. ئێستا تۆ کتێبێکت لە بەردەستایە کە لە خوێندنگاکە وەریەگری، بەڵام سەدان هزار کتێبت لە بەردەستە هەر لە ڕێگەی مۆبایلەکەتەوە کە تۆ توانی لە بەردەستا بێ بۆ متابعە و مطالعەی زیاتر. ئەمانە خراپ نییە ئەگەر گەنج بەکاری بێنە و ئەو وڵاتانش کە پێشکەوتون یعنی هەر بەمە پێیگەیشتون هیچ بەدیلێکی تر نەبووە. ئەگەر بەدیلێکی تر هەیە بابیزانین هەر ئەمە بوو گەشەی کردووە و خوێندویانە و هەوڵیان داوە بۆ قۆناغە گەیشتون. هیوادارم گەنج بەتایبەت تۆڕە کۆمەڵایەتیەکان بەتایبەت ڕەجاءن با بەو جۆرە تەندروستی کە پێویستە بەکاربهێنرێ لەبەرەوەی ئەبینین ڕۆژانە لە هەواڵەکان چەندین هەواڵی ناخۆش دڵتەزیێن بەهۆی سۆشیال میدیا و تەکنەلۆژیاوە. ڕاست بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز باوەڕ جەمال بەڕێوەبەری مارکێتین لە کۆمپانیای ئەسێ لە ماڵقەی بەرنامەی ژێرخان لەگەڵم زۆر سپاس. زۆر سپاس بۆ دەستان خۆش. بینەرانی ئازیز و خۆشەویست سپاس بۆ بینەریتان بەخوای گەورەتان ئەسپێرم. کاتێکی خۆش.